دیارنەمانی هێرش هاشم عەبدوڵڵا ڕۆژی چوارشەممە بوو بەرواری 7 نیسانی 2004 لە شکارتە. هەر کاتێک کەسێک شوێنەواری نەمێنێتەوە کەواتە چەند ڕۆژێک پێش لە دیارنەمانی زانیاریەکانیش لەگەڵ خۆی ون دەبن. بەڵام لەوانەیە لە کۆتا شوێن کە تیایدا بینرابێت بتوانین هەندێک زانیاری وەربگرین کە چی لێ بەسەر هاتووە. وەڵا برام ڕۆی گوتی بۆ چ ڕۆی؟ گوتم برام ڕۆی بزریش بوو. هەمومانە ڕۆیشتن بۆ هیچ ئەو قەت ئیشی ناکرد، قەت خۆی بۆ شتانەوەماندی ناکرد. ئەکرێ ئەو کوڕە بە نەوعێک لە نەوەکان ئەکرێت تەنزیم کرابێ بەڵام شتەکەی شار بێتەوە لە ناخی خۆیدا. بەداخەوە تاکو ئێستا سکاڵا تۆمار نەکراوە لەسەر ونبوونی. دەستی منی گرت گوتی دایاوەرە میشتم ماچەکی لێ کردم. گوتم هێرش چییە بۆ ماچمە کرد؟ گوت وەڵا دایە خۆشم هەیە بۆ هێر ماچ لێ. ڕۆژان دێت و ڕۆژان دەڕوات، ڕۆژێک کوڕێکی ئەم ماڵە لەم دەرگاوە دەڕوات، بەڵام لە عەزرەتی ڕۆشتنی باوکی سەردەنێتەوە. ئەم جارەیان لە کۆمەڵگای شکارتە و لە بەرنامەی بێسۆراخەوە باز لە ونبوونی هێرش دەکەین. وایان دانابوو لە دوای چوونی بۆ قوتابخانە بگەڕێتەوە بۆ ماڵ و درێژە بە خوێندنی وانەکانی بدات. بەڵام لە کاتژمێر 7 بەیانی بەنیازی چوون بۆ قوتابخانە چووە دەرەوە و ئیتر نەگەڕایەوە بۆ ماڵ. هێرش هاشم عەبدوڵڵا لەدایکبوویەکی 1970 لە گوندی شکارتەی سەربەناخی سەرچاوە و لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. وەک خێزانەکەی باسی لێوە دەکەن، هێرش کوڕێکی هێمن و لەسەرخۆ و قسە خۆش بووە و کێشەی لەگەڵ کەسیش نەبووە. بەڵام لە پاڵ ئەوانەدا خۆی بە کەسێکی گەورە زانیوە و زۆر لە خۆ ڕازی بووە. شەڕشتی ناکرد، منداڵەکیەوە نەبوو شەڕشتی بکە. لە مەکتەبێشە چۆ مەکتەبێت تەلەبەشی زیرەک بوو، مامۆستاکان خۆشیانەویست، کەسێکی بێ مشکلە بوو لە مەکتەب، زەلامەکی بڵێم تۆزێک پێشتا و سپۆرت بوو، هەیکەلوشتی هەبوو، بڵێم ئەوە نەبی کەسێک بی کێشە و مشاکلی بۆ خەڵکی دروستکە، کەسێکی گونجاو بوو زۆر لە ژیانیشدا. ئەوەندەی ئەمە لەو کۆمەڵگای ژیانە تا ئێستا مشکل لەگەڵ کەس نەبوو ئەو گەنجەی. باشە بەدەل لە مەکتەب لە کۆڵان لەگەڕە ڕەفاقەتی چۆر بوو لەگەڵ مناڵانی گەڕەکە؟ ڕەفاقەتی زۆربەی زۆر گەنجەکانی کرد و گەنجەکانیش هەمووی خۆشیانەویست. ئێستا یەکێکەوە لەو گەنجانە لێرە دانیشتە ئەوە هەموو ڕەفیقی بووینە، هەموو ڕەفیقەکانیشان ئەوەندەی مەپەرۆشی ئەو کابرایانە. بڵێم نوانەیە ئەوەندەیمان خەمیان لەسەر ئەو کوڕی خوار بیت. ناڵاگرینەوە نەبوو، داچی زۆر زۆر فەقیر و یعنی ژیر بوو، نەک بڵێ منداڵەکی هار و هاجوو، منداڵەکی یعنی بڵێم دایم بگرێنەوە وڵالان کەمەناژم لێ نابۆ تا لای نیوەڕۆیان جێ لێ نەبوو بڵێم ئەم بگرێنان بە زەحمەت بی. نەزانم هەر سیر بوو ئەندەی زۆر زۆری جوان و ئەو بوو وەکو ئانی دیم نەبوو منداڵەکە. چەنە مناڵ بوو؟ چوارە من بوو. کاتێک کە ئاوردەوەدە گەورە بووە چۆ کۆڵان و لەناو ماڵا یاریە کرد و ئەوانە نە ئەگەڕا هەر لە ماڵێدا بوو. بەڵێ نە ئەگەڕا قەت. مشکلەی تەندروستی و کێشەی تەندروستی؟ نا وەڵا لە خوای ڕزگار یەک کێشەی نەبووە. یعنی هەموو کەسەشیش خۆشەویە لە تام هەمەستایان زۆر جارانی نادەرێت لە پۆلەدایان گۆ هێری ژوەرە هەندێک قسانن بۆ بکە قسانن بۆ بجێڕەوە ئەچۆ کنیا قسەی بۆ جێڕانە مامۆستام پێی خەنێ برادی پێ بکەن و یانی لەگەڵی داتن و ئەچون و زۆریان خۆشەویە. هەندێک مامۆستا لە سلێمانی بجارێ هەر ئەگەر کەسە لێرە بانجی کردبان دەبە هێرشیان هەرە گەڕدا بە. زۆریان خۆشە، زۆر کراوە بوو، قسەی خۆش بوو، ینی مەجلیسی خۆش بوو، زیرەک بوو، نەک بڵێ تەمبەڵ و
ئەوە بیەنی زۆر کراوە بوو. ئەم کوڕە لە خێزانێکی کەم دەرامەت لەدایک بووە، بەڵام باوکی خاوەنی دوژن و 17 منداڵ بووە. لەگەڵ پێگەشتنی تەمەنی هێرش چووەتە قوتابخانە. هەر بەهۆی کەم دەرامەتی براکانی هێرش هەرچەندە بە تەمەنیش منداڵ بوون، بەڵام ڕۆژانە کرێکاریان دەکرد، کەچی هێرش بە کەمیدا چوو بۆ کارکردن لەگەڵ براکانی تری. سەفی یەکی سەرەتاییەوە بەیەکەوە بووین تا شەشی سەرەتایی لە مەکتەبا بەیەکەوە بووین هەتا بڵێ کوڕێکی ڕێک و پێک بە ئەخلاق مؤەدەب بوو جگەل لە مەکتەب لە دەروی مەکتەبیش هەل بەیەکەوە بووین لەگەڵ مامۆستاکانە یان لەگەڵ قوتابیەکان هیچ کێشەم بەشاکیلی نەبوو هەمیشە بەکراوە خۆی دەرەخست یان شتێکی ناکرد مامۆستاکان یان قوتابیەکان لی بڕەنجێ دایم هەوڵیەدا ڕووی بەرامبەرەکەی خۆشکە قسەی خۆش بکە سەرنجی برادەرەکانی ڕاکێشی قەت عەزی بە ئاژاوە نەئەکردیان لە پۆلادا ئەنیشت هەتا بڵێ ڕێک و پێک بوو مامۆستاکە شەڕ و شتی ناوەڵا دایم بێکەوە بوون ئێمە هەم لە ماڵەوە و هەم لە دڵەوەی ماچی بە حکمی ئێمە لە بەس جومعان جاریوا بە ڕۆژی هەینی لەگەڵ کاک لوقمان و کاک هاشمی بابی من هەموو شۆی ماڵمان کرد دایم بێکەوە بوون یعنی ماڵمان جیان نەبوو لێگەی کوڕێکی تا بڵێ سادە و ساکار بوو لەگەڵ پیرەکانی شەنێک هەڵبێ لەگە گەنجەکانە تا ئەزەمە هەرزەکار بووین بۆ ماوەی 6 ساڵ لە مەکتەبا بەیەکەوە بووین دواتر هەر لە سەرەتاییەوە بەیەکەوە بووین زۆربەی کاری لەسەرێکرا لە دانیشتین کاک لوقمان و کاک ڕەشادی لەسەرێکرا لە دانیشت تێگەی کەپۆلی شەشتان تاوا شەشی بنەڕەتی بڵێ ئەو چووەکوێ هەر بەیەکەوە نەخێر لە بەداخەوە لە پۆلی شەشی بنەڕەتی و من چوم بۆ ئامادەیش کاتە ئەو چوو بۆ سەر و چاوە دابڕای نەزان نازام هۆکارەکە چی بوو عەزی بە مەکتەبە نەکرد چوو بۆ سەر و چاوە لەو کاتەوە پەیوەندیمان نەما ینی ڕۆژانە یەکترمانە بینی برادەرایەتیمان هەرما بوو بەس وەک ئەو جاران لە مەکتەب بەیەکەوە نەبوون ینی ئاگامان لە هەڵسو کەوتیەک بێت لە مەکتەبە نەمزانی لە مەکتەب کێ برادەر بوو کێ ینی ڕۆژانە و شەوانە لە شکاتە دایم بێکەوە بووین هەموو شۆی ماڵمانە کرد لەگەڵ بابم زۆر برادەر بوو ینی بابم قسەی خۆشی بۆ کرد نەخێر نەکەوت هێرش کوڕێکی زۆر کۆمەڵایەتی بوو لە ئەنجامی ئەو کۆمەڵایەتی بوونەشی بۆ سەبەبی ئەوەی تێکەڵ زوو تێکەڵی خەڵکە بوو لە ئەنجامدا مەسەلەن کە تۆ زۆر کەری خەڵک بووی ینی دەرگات بۆ ئەکرێتەوە زۆرەها شەخص بناسی مەسەلەن خەڵکی چاک و خەڵکی خراپ و ئەوانە دایمی شوەیەک مرۆڤە خراپەکان کاریگەریان لە مرۆڤە چاکەکان زیاترە بەسەر تاکەوە بە دنیایەوە هەی بووە یعنی بێ ڕەفیق نامچووکە بێ ڕەفیقی خراپ دڵنیام ینی دەبێت ڕەفیق کاریگەری خراپیان لەسەردا نابێت تێگەی حکمی کۆمەڵاتی من بۆ سەبەبک لەوەی کە بە حکمیەوەی زۆر تێکەڵ خەڵکە بوو زۆر برادەر و شتی وای هەبوو ئەو کوڕەت چاوکراوەتر بوو لە ئەندامان تری ماڵەوە ینی نەوعێک هەندێک جار حەزی بە سەرکەشی هەڵسو کەوتدات لە ماڵەوە مەسەلەن چۆنەڵێ هەمیشە ینی هەستمە کرد بە دوایەوەی ئاگەڕێکە لە ماڵەوەوانم بیستێت تەبعاً بە دوای شتێک ئاگەڕێ بیکاتە سەبەبێک بۆەوەی مەسەلەن دوورکەوێتەوە لێرە
بەوتەی کەسوکارەکەی هێرش بەهۆی ئەوەی لە خۆڕازی بووە زۆر پەیوەندی باش نەبووە لەگەڵ باوکی بەکەمی هاوشانی براکانی کاری دەکرد و ڕۆژانەش خواست و داواکاری زیاتری هەبوو لە هەموو برا و خوشکەکانی تری تەنانەت لەگەڵ گەورەبوونی تەمەنی خواستەکانی بۆ کڕینی کەل و پەل و پێداویستی تر زیاتر دەبوو. زۆر هەر بە قسەی خۆیە کرد ئەو براگەورم بوو بەڵام ئەو براگەورەی ئەو بوو بێم هەر ئەو لوقمان براگەورەمانە بەس ئەو براگەورەی لوقمان بوو هەمووش بە قسەیوی بوو ئەگە گوتپایی هەرچی هەبا دەبا بۆمان ئامادە کرد بە پارەکەم بوو دەبا وەڵڵاهی ئەمن کەلەکنیشیان نەبووم هەر هاوکاری ئەو برایمە کرد لەناو منداڵی خۆم هەرمەگە لەسەر منداڵان داکەم لەسەر منداڵی خۆ بە ئەو برایم بۆی ڕازیبی تۆز دەگلود بەرز داوای ئەوەیە کرد ئەیگو من ئەو هەنابی بابم دوژنی هەبوو ئەیگو نابی ئەوابی و ئەمن زار برێن تێ من زۆریشیان ئاموشۆم نەبوو ئەو کاتی وەچی ئێستا بەس زۆر لەمە جودا بوو منداڵێکی لود بەرز بوو بە نسحەتی وەرنە ئەگردۆمە گۆ هێرش براکەم ئەوە چاکە ئەوە خراپە ئەگەر ئێستا هەنجین موبایل نەبوو ئێگەکە موبایل پەیدا بگە گوتبای موبایل بە دەورە قەپاڵ دەورە قەنە دەبا بۆمان کڕیبایە بۆ ئەوەی هێرش هیچ گلەیەکی نەبی وەش گلەی هەر ئەبوو وەڵڵاهی براکەم لەوە ناڕازی بوو باوکم بە پێویست نەئەچۆکنیە فەرق و جودایەکی هەبوو ئەم بۆ خۆم ئیشمە کرد بەڵام ئەو هەر وەنگۆ بەس مەکتەبەکەی کە هیچ کەمەکە ئەگەرنە ئەمە چوینێشی جاربار ئەویشداد بۆیشی هەندێک جارە گەڵەمەداد بۆیشی بەڵام ئەو ڕۆژەی کە ڕۆیشت ئەو لە ئیشی نەبوو لە ماڵێ بوو ئەو کم داد بووی شەگەر هات باش بام لێ لەسەر خانووشی بوو ئیشە کرد بۆ کابرایەک ئەگەڵە بێ چوو ئێوارانیش داتەوە. دوو داکمان هەیە سێ مانگمان فەرقە بە سێ مانگ لە من گەورەترە وەڵا ڕفیقاتمان باش بوو زۆر باش بوو لە خابزیاوی ئەوەندەی لەگەڵ یەک بووین تا ئێستا چێشەمان نەبووە بەس کوڕێکی تۆزی ئەو لەگەڵمە جیا بوو یعنی مێ مەعەدەل ئەتوین لە تەمەنی هەرزەکار یەتوینە ئیش شتیوە بەلەبەرەوە حکومەوە ئێمە عایلێکی زۆر بووین لە ماڵەوە دوو داکمان هەیە عایلێکی زۆر بووین زۆر هیلاک بووین بابم کابرێک فەقیر بوو ڕووی مادیوە وەزعمان باش نەبوو هەمومان ڕۆیشتن بۆیش ئەو قەت ئیشی ناکرد قەت خۆی بە شتانەوەماندی ناکرد هەر تەبعی وا بوو تەبعی وا بوو گوێی بە ئیش و شت نەداوە یعنی ئەوەندەی قەناعەتم وایە بە ئەمە 12 براین بە 11مان بەقەدە و مەسرفمان نەبووە ئەو کاتی بڵێم وەڵاهی بڵێن چۆن بوو یعنی قسەی نەئەکرد هەر ئەیگوت ڕازینم بەو شتانە ئەگوت لەو ژیانە ڕازینم لە بە حکومەوەی و کەم دەرامەت و فەقیر بووین بەو شتانە ڕازی نەبوو ئەو گەنجێکی هەوا بەرز بوو دیایم هەوڵی زیاتریەدا بەڵام نەژەگەیشتی لەو زروفە کرێکار بەدەدنیار بوو نەیەتوانی ینی بگاتێ پێگوت ینی ئەو شتانەیە کە گەنج لێرە کە لە شکارتەی گەنج نەی بوو ئەو هەموو شتێکی هەبوو ینی بە زیادەوەی بۆ ئەکرد
ئەم کوڕە لەگەڵ گەورەبوونی تەمەنی و هەر بەردەوامیش بوو لە خوێندن، بەڵام پەیوەندیەکی باشی هەبوو لەگەڵ هاوڕێ و مامۆستاکانی و منداڵانی گەڕەک و تەنانەت پیاوە گەورە و بە تەمەنەکانیش بە کوڕێکی قسە خۆش ناسرا بوو. لەگەڵ تەواوکردنی قۆناغی سەرەتایی لە کۆمەڵگای شکارتە بۆ درێژەدان بە خوێندن لە پۆلی خەوتی بنەڕەتی چووە یەکێک لە قوتابخانەکانی ناحیی سەرچاوە. ئیتر ئەم کوڕە لە سەرەتای ئەو ساڵەی خوێندن بەردەوام بوو تا نزیک بوونەوە لە کۆتایی ساڵ و گەشتنە مانگی نیسانی 2004. حەز و ئارەزووەکانی ئەم کوڕە بۆ چوون بۆ ئەوروپا و کۆکردنەوەی سەروەت و سامان هێندەی تر بیانوەکانی ئەم کوڕەی لە کەس و کارەکەی زیاتر دەکرد. بە جۆرێک جارە جارە لای دایکی و خوشکێکی باسی چوونە دەرەوە لە ماڵ و نەگەڕانەوەی بۆ ماوەی چەند ساڵێک کردبوو. هێوارە دانیشتین لەسەر نانی نانم دانێ گوتی وڵا دایە بە زەوڕ و نانی لە کلە خۆ. نیش گوتم هی گەڕێ بەفرین تو مازی لێ بینێت تا خۆت چاکە گوتم هەندەی هەل مەسەنجێنم دای مەسەنجێنە داخوات تا کوێ ئەچی وڵا گوت دایە بە زەوڕ و نانی لە کلە خۆ منیش بەیان ئەگەڕۆی سرم لە هێرشی برن نەکرد بێم تا خواڕەنجی ئیکۆ و کوڕوا و کو ناڕوە. بەس ئەوەی کرد گوتیدا هێوارەکەوێ بۆ گوتی چیدی نایەم ئاخر ناخواردنە لێ نانم کچەکەمی لێ پرسی بەزە من لێم نەپرسی من گوتم حەزم لێ نەبوو گەلک ئەوەی بکەم گەلەکی لەگەڵ پێم و بچم گوتم گەلک خۆ بەگە ئەوە نەبی خۆ بە گەلە گر نەزانی بە زۆرم قالب لێ تێک جۆچی قسەی کرد. کاتژمێر حوتی بەیانی ڕۆژی حوتی نیسانی 2004 بوو. هێرش لە ماڵ چووە دەرەوە بە نیازی چوون بۆ قوتابخانە، بەڵام هێرش نەچووە قوتابخانەکەی و چوو بۆ ماڵی خوشکێکی لە گوندی شکارتە کە لە نزیک کۆمەڵگای شکارتەیە، چونکە لەوێ باوکی هێرش کۆمەڵێک لە مەڕ و بزنی دانابوو تا زاواکەیان بە خێویان بکات بۆیان، بەڵام هێرش دەچێت ئاژەڵەکانی خۆیان دەبات و دەیانفرۆشێت. ئیتر لە نیوە ڕۆژی حوتی نیسان بوو، هێرش بە تەواوی دیار نەما. گوتم دایە چونکە پێیان گوت بوو بە پیاوەکە من گوت بیان حیوانان ئەفرۆشین ئەمە ئەو حیوانان ئەفرۆشین ئەزا لەسەر ئەو قسەی بۆی وێدا بوو. وەڵامیش گوتم دایە ئەوە چییە؟ دوو خوشتی دیکەم هەبوون ئەلعان شویان کردو گوتم بەفرین ئەوە چییە؟ گوتی وەڵا هێرش لە ستەینەی هەفتی ڕۆیە بۆ مەکتەبێ نەهاتێتەوە. ئەمیش گوتم بەفرین وەڵا هێرشی حیوانی فرۆشتینە. وەڵا گوتی ئەدی بۆ زوو نەداتی؟ گوتم وەڵا من لە مابی لە ماڵێ ڕاهاتی. گوتی وەڵا هیچ لە ماڵێ ڕانەهاتی. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی دیارنەمانی باوک و دایک و برا و خوشکەکانی هێرش بەچڕی دەستیان کرد بە گەڕان تا کوڕەکەیان بدۆزنەوە، بەڵام هێرش بێسۆراخ بوو. دیارنەمانی ئەم کوڕە وای لە باوکی کرد هەموو ڕۆژێک لە شار و شارۆچکە و گوندەکانی هەرێمی کوردستان و بنکەکانی پۆلیس دەست بکات بە گەڕان و وێنەی کوڕەکەی بڵاو بکاتەوە تا کەسێک خەبەرێکی هێرشی کوڕی بۆ بێنێت. تەنانەت گەڕانی ئەم خێزانە بۆ کوڕەکەیان زنجیرە چیاکانی قەندیلیشی گرتەوە. وەک خێزانەکەی باسی لێوە دەکەن باوکی هێرش بۆ ماوەی 3 ساڵ بەردەوام هەموو ڕۆژێک بەردەوام بوو لە گەڕان تا سۆراخی کوڕەکەی بکات، بەڵام مەرگنەی هێشت بە ئاواتەکەی بگات و بە کوڕەکەی شاد ببێتەوە. شوێ بام نانوست لە تاوانی بۆی ئەم کوڕە گەورەکەی بووم هەرم لێگەڵ ناوم وێگۆ هیچم نەکرد با بەزارێک دیت بام واگەر مربیتیش ئەگەر کوژرا بیتیش ئەگەر لە ناوپەکەش بی ئەگەر لە ئەوروپاش بی لە هەرزیی هەبی سۆراغەکی هەبایە خەبەرێکی هەبایە ئەمە باشتر بووی.
ئەم هەتا گەشتمەکن مراد قەریلانیش چوو بەس عەبدوڵڵا ئۆرجەلانی مانەیچمەکن ئەگەر ناو پەکان چونەکە مراد قەریلانی بۆ خۆ بە ڕەشادی برام چوین لە دانیشتین گوتن وەزعی وەیەکتی پرسیار بکەن ئەوانش پێشان کەسی نادەن ئەگەر لێوێن دەریش بی ئەوەندە بەس یەک جارم دیتبا لە بە ئەوشم کردبا هیچی دیکەم نەویست. لەکە من دومیش دوو منداڵی کچکەم هەیە لەکە منداڵی نیشی گوت بوو ئەچمە ناو پەکەی هەتا فێرە زمانیانە ئەوە سەری لەمە شێوان دەگەڕۆی سەری لێ شێوان دین ئەمە خۆ گەزانی بانە جا ناو پەکەم بابم بە ڕەحمەت بی بە جیهازەوە بە دەمارچەوە بە هەموو ئەشت بۆ پەکانی بر هیچ سوودی نەبوو هەتا ئێستا هەر گووانتان زیاتر لەسەر پەکەکە بوو وەڵڵاهی نزانم هەر ئەمرۆ ئەگەر چوبیتە ناو پەکەی نەخۆ ئەوە بێ سەر و شوون ئەبی بابم هەر ئەچۆ ناو پەکەی ئەمە دوایە بابیشم لە تاوان هەگەر زانی نەیدیتەوە جەڵدی لێدا نەخۆشی بیست ڕۆژی بوو بابم زۆر گەنجیش بچون کە ئەمن لە هەمویان گەورەتر دوای ئەوەی کە ون بوو ئەو ڕۆژە هەر ئەو ڕۆژە کوێ گەڕان هەریتر لە مەکتەب و سەر و چاوەوانە و تاو ئەمن هەر ئەوەندەم ئاگا لێ بوو بەس بابم ڕۆی بە سەیتەڕاندا بە هەموو حتا قەندیلی و هەزا ئەو دەستەی گرت هیچ ئەو دەستەی نەگرت ئەو لای قەرادزە و ئەوانەی گرت ڕۆی وەڵڵاهی ئەوێندەر نەسەوێندەری بە حکمی ئەوەی لای هەندێک برادران گوتی چمە ناوپەکان ئەو دەماش لێرە سەردەمی پەکان و چۆ ئێستا خەڵک هەموو ڕوو لە خاریزەکە ئەو دەماش خەڵک ڕووی لە پەکە ئەکرد ئەمە بە حکمی ئەوەی ڕووی لە پەکە ئەکرد و پەکەمان لێ نزیکە لەو سنوورەیە بەردەوام لە ناو پەکانە گەڕاین یعنی ئەو گوندانە لێرە ئەڕۆی بەیانیا سو سیارەمانەگرت ئەڕۆیشتین بۆ گوندانە ڕسمی پێبوو لەوانەیە بە هەزارها ڕسمی لەسەر ئینساف کرد بێشت بێتەوە بۆ گوندانەی بردبێ هەموو ماڵە مختارێک ئێستا ڕسمێکی لێیە بەڵام هیچ دەوزەکەەوە وڵای من بە سەتی گومان یان لە ناو پەکەیە بەڵام ئەگەر لە ناو پەکەش بێ گیراوە ئەگەر ما بێ گیراوە ئەگەر نەژما بێ نەماوە ئەمن قەناعەتم نییە بەرە وڵای ئەوە ژوایە بەڵام نازانم ئەو دەمای زۆر هەوەزی ناوپەچشی زیاتر بوو زۆر هەوەزی لێ بوو پەکپارەی ناوێ بەڵام جا ئەو شتەی کردووە نازان بۆ چی کردووە دوایەوەی چوینە ماڵی کاجێرش لەوێ براکانی دایکی خوشکی چیرۆکی ژیانی کاگێرشی بۆ گێڕاینەوە ویان باس کردین کە چۆن ون بووە چۆن ژیاوە پێشتر پێشون بوونەکەی چ قسە و باسی گیان لەگەڵا کردووە هۆکاری ون بوونەکەی و پێشتر چ شتێکی لای ئەوان درکان بوو
ئێستاش بۆ ئەوی بزانین هێزە ئەمنیەکان چیان کردووە بۆ گەڕان بە دوای کاگێرش کە نزیکەی 14 ساڵە تاکو ئێستا دیار نییە دەچینە لای پۆلیسی ڕاپەڕین چونکە کۆمەڵگای شکارتە سەر بە ناحەی سەرچاوەیە و ناحەی سەرچاوەش سەر بە قەزای ڕانیەوە سەر بە ئیداری ڕاپەڕینە ئەچین بزانین لەوێ پۆلیس چه زانیارێکمانەیە تێ لەسەر دیارنەمان و بێسۆراغی کاگێرش. بەداخەوە تاکو ئێستا سکاڵا تۆمار نەکراوە لە سەربوونبوونی هێرش لە هیچ بنکێک لە بنکەکانی پۆلیس واتە هەواڵ نەدراوە بە بنکەکانی پۆلیس لای ئێمە کە بیسەلمێنرێ کە کوڕەکەیان ون بووە تەنها هەندێک حاڵەتی تر نەبێ کە پێشتر سکاڵا تۆمار کراوە لە دژی هاوڵاتیەک کە وتویەتی لە لای منە و لەسەر ڕقم تەلەفۆنێک سکاڵا تۆمار کراوە بەڵام بە شێوەیەکی ڕسمی داوا نەکراوە کە بە دووراچوون بۆ دۆزینەوەی کوڕەکەیان بکرێت لە ڕێگەی دادگا و لە ڕێگەی پۆلیس و بۆیە ئێمە هاوڵاتیان ئاگادار دەکەینەوە لە ساتە وەختی ونبوونی کەسێکدا کە هەست پێ دەکەن کە دیار نییە سەردانی نزیکترین بنکەی پۆلیس بکەن بۆ تۆمارکردنی سکاڵا و هەروەها پێدانی هەواڵ بۆی ئێمە ئیزراعاتی یاسایان بۆ بکەین و لەگەڵ ئەوەشدا ئەو هاوڵاتیانی کە ئەگەر ون بوو بن هەتاوەکو ئێستا سکاڵا تۆمار نەکراوە هەواڵ نەدراوە دەتوانن سەردانی نزیکترین مرکزی پۆلیس بنکەی پۆلیس بکەن لە سنووری ئیداری ڕاپەڕین بۆ ئەوەی کە ڕێکاری یاسایی کارڕای یاسایان بۆ بکرێت بۆ دۆزینەوە و هەوڵدان بۆ دۆزینەوەی کەسەون بوونەکانیان کەواتە دەتوانن لە ئێستاشدا کەسوکاری ئەم هاوڵاتیە هێرش سەردانی مرکزی پۆلیس بکەن بۆ جێبەجێکردنی کارڕای یاسایی. ئایا ئەگەر ئەم کوڕە چوو بێتە دەرەوەی وڵات پۆلیسی هەرێم دەتوانێت چی بۆ ئەم خێزانە بکات؟ ئێمە لە ڕێگەی سەری خۆمانەوەکو وەزارەت کە عیلاقاتی پەیوەندیەکان لەگەڵ دەرەوە بەتابەت لە ڕێگەی پۆلیسی ئەنتەرپۆڵەوە ئێمە وێنەی ئەم کەسەش دەنێرین بۆ پۆلیسی ئەنتەرپۆڵ لە پۆلیسی ئەنتەرپۆڵ بگەشتێنرێ بەجی هەندا بەڵام سەبارەت بۆ پرسیارەت کە ئاراستت کرد وتێت ئەگەر گوایە کەسێک ئەم کەسەبوون بووە لە تورکیا گیرابێ وەکو نمونەیە تا ئێستا هەواڵێکی بە نەدراوە بە ئێمە بەڵام ئەگەر هەواڵ بدرێ بۆ ئێمە بسەلمێنرێت یاخود نەشسەلمێنرێ بەڵام هەواڵ بدرێ بە ئێمە بڵێن کەسەکە شوێنەکەی دیارە و لە شارێکە یاخود لە وڵاتێکە ئێمە ڕاستەخۆ لە ڕێگەی سەری خۆمان لە ڕێگەی پۆلیسی ئەنتەرپۆڵەوە ئێمە ڕێکاری یاسایی دەگرینە بێت بەڵێ دەتوانین ئێمە لە ڕێگەی پۆلیسی ئەنتەرپۆڵەوە هەوڵ بدەین بۆ دۆزینەوە ئەو کەسەون بووە بەمەرجێک ئەگەر ناو شوێنەکەی دیار بێت واتە ناونیشانی شوێنی کەسەکە دیار بێت. زۆر جار حاڵەتی ونبوون کە بەداخەوە ڕوودات هەندێک حاڵەت هەیە کە لەوانەیە سکاڵا تۆمار نەکرابێت دەتوانن هەر کاتێکدا ئەگە سکاڵان تۆمار نەکرابێت بێخەم نەبن لەوە پێویستە سەردانی مرکزەکانی ئێمە و سەردانی دادگا بکەن بۆ تۆمارکردنی سکاڵا ئەگەر هەست دەکەن کەسێکە دەمێکیان کە دەمێکە کەسەکانیان ون بە دیار نییە.
هەرچەندە ئێستاش بەردەوامن لە گەڕان بە دوای کوڕەکەیان، خێزانەکەی هێرش لە دوای مردنی باوکیان نەیانتوانی وەک جاران بەردەوام بن لە گەڕان، بەڵام هەر بێهیوان نەبوون لە دۆزینەوەی کوڕەکەیان. دە ساڵە ژیان لای دایکی هێرش ینی بینینەوەی هێرش، ینی هەموو ئاواتی و ئافرەتە بریتە، هەموو ئاواتی و ئافرەتە تەنها بریتە لەوەی کە پێشەوەی بمرێ بە کەسەرەوە نەمرێ، ئەگەر بۆ دقەیەکیش بێ دووبارە هێرش لە ئامێز بگرێتەوە، وەکو جاران بە ئەوەی مناڵی خۆی ماچی بکاتەوە. بۆیە هیوادارم ینی لە هەر لایەنێک لە هەر کەسێکەوە ینی زانیاریەکیان لە شتێکیان لایە دووبارە ژیان بەو مارە ببەخشنەوە. بەڕاستی ژیان لەو مارە ینی نەوعێک لە سەر ینی بە جۆرێک لە جۆرەکان تووشی شێواوی بووە، بەو مانایی مەسەلەن لە دوای ویش ینی باوشیشی کۆچی دوایی کرد، تەنانەت ینی لە دەوروبەر باسی ئەوەکەن کە سەبەبی مردنی بابیشی هەر مەڕا خواردن بوو لەو کوڕە، چکە چەندان جار کاتێکم عاشی وەرەگرت ئەو کابرا دەستێک کرد بە گەڕان بە دوای ئەو کوڕەیە، مەسەلەن سیارەیە گرت مەچوو لە دەشتی هەولێرە گەڕا، مەسەلەن هەتا چەند ڕۆژێک پێش مردنی زانیاریم هەیە کە لە قەندیل بووە بە دوایە گەڕایە. ئیدی هیوادارم هەر کەسێک زانیاریەکان سەرەداوێکی لایە ینی وەکو ئینسانیەتێک بێ، وەکو خێرێکی یانی ئەوە بێ بتوانێت زانیاریەکەیان پێ بەخشێ یان بە نەوعێک لە نەوەکان دووبارە هەوڵی گەڕانەوەی ژیان بدەن بۆ ئەو ماڵەوە بە تایبەتی دایکە کەشی، چکە سەبەبی ئەو 4 سال مەراق خواردن و خەم و خەفەتە بۆتە سەبەبی کۆبوونەوەی چەندین نەخۆشی لەو دایکە بەڕێزە، یعنی ئێستا چەندین نەخۆشی دەورەی داوە، ینی هەموو ئاواتی ئەو دایکە ئەوەیە تەنها ینی دووبارە ئاشنابوونەوە بە کوڕەکەیەتی. ئەمە هەر لە چاوەڕێینە ئێستاش داوا لە هەموو خێرخوازان و لە حکوومەتی هەرێم و بابن بەو دەردەی مرد بالاکردن. ئەرێەوە ئەرێەوە زۆر زۆر خۆشە، ینی بە هەمانیان چونکە پیاوەکەم دوژنی هەبوو، ئەجا هەردووگریان هەر خۆشیانەویە بەخۆی ئەگەر ئیشی چبا مەکتەبێ ئەلێ دەرێ ئەگەریان تێبەر بوو ناچوو ئاگریشیان لێ کوژیانە گۆرش بەس بخۆێنەمە چل ناوی بە هەمانیان یارمەتیەدا بەس دەگەڵ بابینە ناوەڵات کێشەی نەبوو، بینیان گەلە خۆش نەبوو، وەڵا نازانم بینی گەلە خۆش نەبوو لەگەڵ بابی زۆر ئەو خۆشەویە بەس ئەی باب خۆش ناویە نەخۆ بابی دەیگۆبریا بەس ئەو جارم جێ لە دەنجی هێرشی واکەن هەنجی مر بە هەمش قەیتی نەبوو.
سەرباری ئەوەی 14 ساڵە ئەم کوڕە دیار نەماوە، بەڵام خێزانەکەی دەیانەوێت لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە هەر کەسێک زانیاری لەسەر کوڕەکەیان هەیە وەک مژدەیەک پێیان ڕابگەیەنێت تا بە دیداری کوڕەکەیان شاد بن. ئەمە بوو چیرۆکی هێرش لە شکارتا کە ئاواتی بوو بە کۆکردنەوەی سەروەت و سامانێک ژیانی خۆی و دایکی و خێزانەکەی بگۆڕێت، بەڵام بە تێپەڕبوونی کات بوومان دەردەکەوێت هێرش بە بێسۆراغی دەمێنێتەوە یان لە جێگایەک سەر و سەودای دەردەکەوێت.